ئەمیزەشبەک ساڵی 1970 بە پێی بیرەوەریەکانی خۆی لە ئێستاش بەشێکی کەمی خانووەکەیان لە سابونکەران ماوە، بەداخەوە لەم ساڵانی دواییە بەشێکی زۆری لێ ڕووخا بە حکمی ئەوەیشی خانووەکە زۆر گەورە بوو فرۆشراوە، شتێکی وای لێ نەماوەتەوە. لەو ساڵی 1970 لەوێ لەدایکبووە. ئەمیزەشیباک ناوێکی دیاری نیوەی یەکەمی سەدەی 20ەمی کوردستانە. ئەم زاتە لە بنەماڵەیەکی گوزەران مامناوەندی لەدایک بووە. باوکی خەریکی کار و کاسبی بووە. کاسبی ئەوەیە وڵاغداری کردووە، واتە ژمارەیەکی زۆر وڵاغی هەبووە بۆ گواستنەوەی کەلوپەری بازرگانی لە نێوان سلێمانی و شارەکانی دەرەوەی سلێمانیە. عەبدوڕەحمانی باوکی دوو ژنی هەبووە، ئەمیزەشیبەک و کاکە ڕەشی برای لە ژنی یەکەمی. ئەم زاتە لەبەرەوەی لە بەمناڵی ڕەتوتە و بێداروبار بووە، خراوەتە بەرخوێندن. ساڵی 1892 خراوەتە قوتابخانەی مۆڵشی کە وەختە تاکە قوتابخانە بووە لە سلێمانیە. ساڵی دواتر واتە ساڵی 1993 کە بە هیمەتی سەعید پاشای خەندان کە یەشێ لە ڕۆڵە دیارەکانی سلێمانی و شەخسەتێکی دیاری دەورانی حکمی عوسمانی بووە، قوتابخانەی یاخود با بڵێین مەکتەبی ڕژدەی عەسکەری لە سلێمانی یەکرێتەوە. ئەمیزەشبەک لە پۆلی دوو داخڵە کرێ. پاش تەواوکردنی ڕژدەی عەسکەری باوشی پێی خۆش نابێ ئەمیزەشی درێژە بە خوێندنەوە، حەزەکا بێت ئەو کاسبیەی کە خۆی ئەیکا، ئەمیزەشیش درێژە بەو کاسبی بە، بەڵام خۆی حەزی بە خوێندنە بێ. و براکەشی کاکە ڕەشی برایشی بەڕاستی هاوکارێکی ژێربەژێر و بەدزی باوشی و هاوکارێکی زۆریە بێ. دێتە بەغا ئەعدادیەی عەسکەری بەغا تەواوکە، پاشان ئەچێ بۆ مەکتەبی حەربیە لە ئەستەمبوڵ واتە کۆلیجی عەسکەری، و لەوێ بە سەرکەوتی ئەم قۆناغانانە ئەبڕێ. خۆی ژێڕێتەوە گەر کاکە ڕەشی برای هاوکاری مادی نەکردایە و پارەی بەدزی باوشی بۆ نەناردایە، ئەو پیاوەی لێدەر ناچوو کە ئێمەی ناسی. ئەمیزەشی دیارە هەر بۆ خۆی بە حکمی ویلدای بەردەوام لە خوێندنە سەرکەوتوو بووە، دیارە بەهرە و زیرەشێکی کەمیێنەی هەبووە. بەهرەکانی هەر لە سەرەتای ژیانەوە لەو زاتەیە دەرکەوتون، وەک مەکتەبی حەربیە بە سەرکەوتووی بڕێ، دوایی داخلی مەکتەبی ئەرکانە بێ، ئەوێش هەر بە سەرکەوتووی ئەبڕێ. ئەم سەرکەوتنەی ئەو دەرگایەوەی بۆ کاتەوە کە تێکەڵی بنەماڵە گەورەکانی کورد بێ کە ئەو زەمانە لە ئەستەمبوڵا جێگیر بوو. ئەمە پەیوەندی بۆ دروستەکە، دواتر دەوری گرنگیە بێ لە ژنهێنانیشیە. ئەتوانم بڵێم ئەمیزەشیبەک یەکە پیاوی سلێمانیە لە سیاسەت و لە نووسین و لە ئیحترام و ئەدەب و لە زیرەکی و قابلیەتە. ئەمیزەشیبەک لە زابتیەوە پێگەیی کە زابتی عوسمانی لە زمانی تورکا لەوەوە پێگەیی، بەڵام دوای ئەوە کە وازی لەوێ تەقاعود بوو هاتەوە سلێمانی، زۆر بە ئیحترامەوە کردیان بە وەزیر. ئەمیزەشی کە پاشانە بێ بە ئەفسەر لە سوپای عوسمانیە، لە چەند جێیەشی وەکو جەتاڵجە، قەفقاس، بەغا ئەم جیانە وەزیفە بێنێ، لە یەکەم جەنگی جیهانیە لە بەغا لە کورد لەم شوێنایە بەشداری شەڕەکانی عوسمانیە بێ دژی لەشکری ئینگلیز. پاشتر ئەوەندە لێهاتووە بێ لە وەزیفەکەی خۆیە ئەنێرێ بۆ خولی سەربازی لە فەرەنسا، نزیکەی ساڵێکی لێمێنێتەوە.
ئەم پەیوەندیانە ئەم بەهرەداریەی ئەو دەرگایەوەی لێ کاتەوە بە حکمەوەی بەخۆشی هەر وەکوتم نەخشەکێش و وێنشێشێکی بلیمەت بووە بە تایبەتی بەشداریە بێ لە دیاریکردنی سنووری نێوان دەوڵەتی عوسمانی و ئێرانە لە چکە لە نەخشەکێشانی نەخشەی تۆپۆگرافیا دەستڕەنگینیەکی دیارە بێ و هەندێک لە نەخشەکانی ئەو ئێستا لە بەردەستان پیاوێکی عەلاکولین خۆی تاریخی حیاتی خۆی لە کتێبەکەیان نووسیوە کە چی بەسەر هات و چۆن کە لە تورکیا بوو لە دەرەوە بێجگەل لە تورکیا لە دەرەوە بووە چۆن ئەو معلوماتانەی کە کۆی کردوێتەوە لەسەر کورد هەمووی لە بڵێن لە شوقەکەی خۆیان داناوە و بە تەمای ئەوەی کە لە دواییە فرسەتی بۆ بەرەخسێ کە تەبعی بکا و بیکا بە کوردی بەڵام سوتفە نازانم وەکوڵێ یا دز ماڵەکەی دزیوە یا سوتاوە عەلاکولن دیسانەوە سەر لە نوێ جارێکی تر هەڵساوە بە کۆکردنەوەی ئەو معلوماتە عەلاکولێن ئەوەی کە کۆی کردوێتەوە ئەو چەند بەرگە کتێبەی کە هەیەی شایانی سپاس و فەخرە بۆ هەموو کورد و بۆیە ناویان ناوە باوکی مێژووی کورد. لە دروستکردنی جەمعیەتی تەعالی کوردستانە کە دووەم حیزبی ئاشکرای کوردی بووە لە دوادوایەکانی دەوڵەتی عوسمانیەدا مەزرێ ئەو بە ئەندامی یەکەم دەسەی بەڕێوەبردنی ئەو جەمعیەتە هەڵەبژێرێ واتە چالاشی سیاسی لە پاڵ ئەوەیە چالاشی سیاسی ئەمێزەشی بەک لەوێەوە دەست پێەکە هەردیسان لەوێ خولیای مێژوو نووسی لەلا پیا بێ خەریشی کۆکردنەوەی کەرەسەیەکی زۆرە بێت چکە ئەو پرسیارەی لە سەردەمی هاتە سەرکاری ئیتیحادیەکان ئەو پرسیارەی لەلا دروستە بێ بە حکمەوەی ئیتیحادیەکان سیاسەتێکی تۆرانیانەیان بەرامبەر بە گەلانی تری عوسمانی پێڕەوە کرد لەبەرەوە ئەو پرسیارەی لەلا دروستەوەی کە کورد چییە لەبەرەوە کەرەسێکی زۆر کۆوە کاتەوە بەداخەوە لە ئاگرکەوتنەوەیشی گەڕەکەکەی ئەوانە ئەو کەرەسانەی ئەویش لە ماڵەکەی ئاسووتێ ساڵی 1924 پاش هاتنە سەرکاری کەمالیەکانی ترە و ناتوانێت لە تورکیا درێژە بە ژیانی خۆی باو هەڵدێ و دێتە عێراق لە بەغا ژیرسێتەوە ئەبێ بە مامۆستا لە مەدرسەی عسکەری واتە کۆلیجی عسکەری ئەو زەمانە پاشانە بێ بە بەڕێوەبەری ئەو مەدرسەیەش پاشتر ئەم بەهرەداری و لێهاتوویەی ئەمیزەشی ڕێگەیەوەی بۆ خۆشەکە کە هەڵەبژێرێ بە نائیبی سلێمانی لە پەرلەمانی حکمی پاشایەتیە چەند جارێک تا کۆچی دواییکردنی هەڵبژێراوە بە نائیبی سلێمانی زیاتر لە 10 جار وەزارەتی وەرگرتووە وەزارەتی ئەشغاڵ وەزارەتی مەعاریف وەزارەتی بەرگری و لەم وەزیفانەشیە پیاوێکی زۆر سەرکەوتووە لێ هاتوو بووە و جێدەستی دیار بوو لەو ئەفسەرانەیە کە وەختێک ئەگەڕێتەوە بۆ عێراق و دەوڵەتی عێراق تازە دامەزرێ ئەبینێ کورد باری لارە بۆی کە نەبێژوێشی نووسراوی هەیە بە کوردی نە دەستوورێکی زمانی کوردی نووسراوی هەیە نە ئەدەبیات و بەرهەمێشی زۆری کوردی نووسراوە و لە کتێبە چاپ کراوە نە ڕۆژنامەگەریەکی دەوڵەمەندی هەیە لەبەرەوە بۆ خۆشی لەبەرە
ئەوەی کە نزیکەی 4 ساڵێک لە شعبەی تاریخی وەزارەتی حربیە کاری کردووە لەبەرەوە و هەل وەکوتیشم هەر لە تورکیاوە خولیای نووسینەوەی مێژووی کوردی لەلا پەیدا بێ لەبەرەوە وەختێک گەڕێتەوە بۆ عێراق و بە حکومێەوەی بۆ خۆی وەزیر بووە و زمان زانینەکەیشی کە ئەو لە پاڵ زمانی کوردیە تورکی عەرەبی فارسی ئینگلیزی رووسی ئەڵمانی ئەم زمانانەی زانیوە لەبەرەوە ئەم زمانە زۆرانە دەرەتانی ئەوەی بۆ ڕەخسانوەکە و شارەزاییشی باش لەو سەرچاوانەیە پەیا بکە کە سەبارەت بە مێژووی کوردە. ئەمی زەچیبەک لە پاڵ ئەم کتێبانەیە کە ئاماژەم پێدا دوو نامیلکەی زۆر گرنگی هەیە. نامیلکەی یەکەمی محاسبەی نیابەتە کە هەر خۆشی لەسەر بەرگەکە نووسیوەتی ئەوی پەرێزی پاکە لە محاسبە بێ باکە. ئەم نامیلکەی زۆر گرنگە ساڵی 1920 لە بەغا چاپ کراوە. زیاتر ئەم نامیلکەیە سەبارەت بە کار و چالاکیەکانی خۆیەتی چکە ئەو لە یەکەمین دەورەی پەرلەمانی عێراقا بە نائیبی سلێمانی هەڵبژێرا. لەبەرەوە هەر کار و چالاکیەکی هەبوو بێ لە پەرلەمانە هەر پێشنیا و چالاکیەکی هەبوو بێ لەو ڕاپۆرتانەی کە خۆی بەرزی کردوونەتەوە بۆ سەرۆکاتی پەرلەمان لێرە هەمووی جێکراوەتەوە و ئەم نامیلکەی بۆ خۆی نیشانەیەوەیە کە ئەمی سەیشبەک ڕەنگە بڵێم یەشەکە لەوی یەکەمین کەسانە نەک لە ناو کوردە لە عێراقیشا کە عەقلی بەوەشکاوە چالاکیەکانی خۆی وەکو ئەندامێکی پەرلەمان لە کتێبێکە چاپکاوە تا بۆ هەم بۆ خەڵک هەم بۆ مێژووش بیسەلمێنێکە ئەو ئەندام پەرلەمانێکی چالاک و لێهاتووە کارا بووە. کتێبی هەرە گرنگی ئەمی زەچیبەک خوڵاسەیەکی تاریخی کورد و کوردستانە لە قەدیمەوە تا زەمانەی خۆی. ئەم کتێبە زۆر بەقیمەتە ڕەنگە بڵێ مێ هەتا ئێستاش نەمانتوانیوە لە بابەتەکانی ئەم کتێبە تێپەڕێنین. ئەمەیە کە ئەمە خوڵاسەی تاریخی کورد و کوردستانە کاتی خۆی بە دوو بەرگ لە چاپ کراوە ساڵی 1930 دیارە بەرگی دووەمیشی لەسەر مێژووی ئیمارەتە دەوڵەت و ئیمارەتە کوردیەکانە کاردیسان لەگەڵ ئەم کتێبەیە. ئەم کتێبە کاتی خۆی خوا لێ خۆش بوو محەممەد عەلی عەونی تەرجەمەی کردو بۆ عەرەبی. ئەم کتێبە کتێبێکی مێژووی زۆر گرانبەهایە. مێژووی کوردی لە دێر زەمانەوە لە پێش زاینەوە هێناوەتەوە تا مێژووی نوێوە تا مێژووی هاوچەرخی زەمانی ئەمی زەچیبەکی خۆی. کتێبێکی تری ئەمی زەچیبەک تاریخی سلێمانی و وڵاتیە. ئەم کتێبە بە حکمی ئەمی زەچی بۆ خۆی کوڕی سلێمانی بووە هەوڵی داوە مێژووی سلێمانی بنووسێتەوە لە مێژووی کۆنەوە هێناوێتی پشت بەسوو بە سەرچاوی جیاجیا ساغی کردوتەوە تا سەردەمی بابانەکان و مێژووی نوێشی هێناوە لە پاڵەوەیە کەس و ناودارانی ئەم ناوچەی دیسان هەر لەو کتێبەی خۆیان جێ کردوتەوە. ئەم کتێبە پاشتر خوا لێ خۆش و مەلا جەمیل ڕۆژبەیانی تەرجەمەی کردو بۆ عەرەبی ساڵی 50 لە چاپ دراوە. کتێبەکە خۆی کتێبێکی ئەتوانم بڵێم زۆر هەمەلایەنە و فراوانە سەبارەت بە مێژووی سلێمانی و کەسە ناودارەکانی شاری سلێمانی. کتێبێکی کەی ئەمی زەچیبەک کتێبی کوردی بەناوبانگە. کاتی خۆی ئەم کتێبەی بە زنجیرە لە گۆڤاری گەلاوێژە بڵاو کردوتەوە. زیاتر ژیاننامە و ژیاننامەی کەسە ناودارەکانی کوردە کورد بەگشتی. کتێبێکی تری ئەمی زەچیبەک دوو تەقەلای بێسوودە کە ساڵی 1935 وەکو یەکێک لە بڵاوکراوەکانی نەشریاتی کوردی مەریوانی لە بەغا چاپ کراوە. بەڵام لەبەرەوەی ئەم کتێبە کتێبێکی زۆر گرنگ بووە حکومەت ئەو کاتە لە چاپخانە دەستی بەسەرا گرتووە. بەڵام ئەندبۆس بە حکمێەوە خۆی
ڕاوێژکار بووە لە وزارەتی ناوخۆی عێراق کاتی خۆی نسخەیەکی لە چاپخانە لێ دزیوەتەوە لەگەڵ خۆی بردوێتەوە بۆ بریتانیا ئەم ساڵانەی دوایی کاک سەبع غالب نسخەیەشی ئەو کتێبەی دۆزیەوە ساڵ 1985 بە لێکۆڵینەوەکەوە چاپی کرد ئەم دوو تەقەلای بێسوودە بریتە لە دوو یاداشی زۆر گرنگی ئەمیزە شیبەک سەبارەت بە مەسەلەی کورد و زمانی کوردی یاداشتەکە بۆ خۆی لە جەوهرە زۆر گرنگە ئەم یاداشتە ئاراستەی مەلیک فەیسەڵی یەکەم و کاربەدەستانی حکومەتی عێراق و کاربەدەستانی ئینگلیزیش کراوە زانیاری زۆر گرنگی تیاجێ کراوەتەوە ئەمیزە شیبەک لەو یاداشتەیە پێشبینی زۆر شتی سەبارەت بە مەسەلەی کورد کردووە ئاگاداریەکی زۆر زیرەکانە و دڵسۆزانەی ئەوی تێدایە بۆ حکومەت و کاربەدەستانی عێراق ئاگاداری کردوونەتەوە کە ئەم هەوڵەی کە بەشێک کارهیزە بێ بەشێک لە کاربەدەستانی عەرەبی عێراق بەرامبەر بە مەسەلەی کوردگرتویانەتە بەرەمە نەک زیان بە مەسەلەی کورد ئەگەیەن نەک زیان بە گەلی کوردەگەیەنێ بەڵکو زیان بە عێراق و داهاتوی عێراقیش ئەگەیەنێ ئەو ئاماژە بەوادا کە ئینگلیز چەند نتوانویەتی سکۆتلەندیە بکا بە ئینگلیز ئەمانی شەرەوەندە پیانەکرێ کوردێک بکەن بە عەرەب لەبەرەوە تکایی کردووە لە مەلیک فەیسەڵ ئەڵێ ئەگەر ئێوەتانە بێ ئەم وڵاتە کوردی تیا هەست بە مەخدوریەت و زوڵم لێکراوی نەکە لەبەرەوە ئێوە ئەبێ زەمینە خۆشکەن بۆ ئەوەی کە کورد هەموو سیما و مۆرکەنەتەوەیەکانی خۆی لە عێراقا نیشان بدە ئەبێ کورد هەست بە مەخدوریەتی خۆی نەکە لەبەرەوە تکای لێ کردوون ئەگەر ئەم سیاسەتە لە عێراقا درێژەی پێ بدرێ و پەرەی پێ بدرێ و قوڵ بکرێتەوە نەک زیان لەگەلی کوردیا بەڵکو زیان لە عێراقشەدا و عێراق لە داهاتووە بێ بە وڵاتێک کە سەقامگیری سیاسی بەخۆیەوە نابینێ بەڕاستی پێشبینیەکەی پێشبینیەکی زۆر زیرەکانە و زۆر دڵسۆزانە بوو بەڵام بەداخێکی زۆر و ئەو دەورانە لەبەرەوەی حکومەتی عێراق بەخۆی حکومەتێکی دەستکردی تازە دامەزراو بوو و بنەماکانی دەوڵەتی وەکو پێویست سەقامگیر نەبوو بوو لەبەرەوە نەیانتوانی بەڕاستی گوێ لەم داوە دڵسۆزانەیەی ئەمیزە شیبەک نەگیرە و سیاسەتەکانی حکومەتێک لە دوایەکەکانی عێراق وەزعیشان لە عێراقا دروست کرد کە عێراقیان بە دەردەبرد کە ئەمڕۆ لە عێراقا ئەمڕۆ عێراق تێکەوتووە. خوا لێ خۆشبووستانی حەی کچی کە لە ساڵی 2007 سەرمان لێدا لە بەیروود منەوە پرسیارم لێ کرد کە لە دەورانی ژیانی باوشیە هەم جوڵانەوەی شێمەحموو هەم جوڵانەوەی بارزان هەم کۆماری مەهاباد لە ئارایە بۆ بەڵام باوشی هیچ پشتیوانیەکی ڕاستەخۆی بۆ ئەو تەرجە بە کوردیانە دەرنەبڕیوە سانیحە قەناعەتی بۆ بوو کە ئەیود باوکی من هەتا سەر ئێسخان کوردی خۆشەویست بەڵام پێی وابوو لەو قۆناغەیە کە نەخوێنەواری باڵی بەسەر کوردستانە کێشاوە کورد لە ڕووی ئابووریەوە ئابوووریەکەی داتەپیوە ژێرخانێکی ئابووری بە قووەتی نییە لەبەرەوە باشین ڕێگاوەیە کە کورد ڕێگای خەباتی ئاشتیانەی بێچەک بگرێتە بەر و هەوڵ بات خەباتێکی مەدەنیانە بکە نوێنەری هەبێ لە پەرلەمانە کاربەدەستی بێ لە ناوی حکومەتی عێراقا ناوچەکەی خۆی واتە کوردەواری لە ڕووی ئابووریەوە ببوژێنێتەوە ڕێگەوبانی هەبێ کوش و کاڵ لە وڵاتی ئێمە پەرەی پێ بدرێ کارخانەی پیشەسازی لە وڵاتی ئێمە بکرێتەوە قوتابخانەی زۆر لە کوردستانە بکرێتەوە مامەسای زۆر پێ بگەێنرێ ئەو میلەتە کە گەیشەوە خۆناغەی کە لەباری ئابووریەوە گەشەی کرد و لانی کەمی ژیانی بۆ فراهم بوو ئەو وەختە و توانی هەم خۆی ناسی و توانی دەوربەری خۆی بناسێ واتە هەم سکی تێر بوو هەم مێشکشی پڕ بوو ئەو وەختە ئەتوانێت شت بکە لەبەرەوە ئەو سانیحەوا وەڵامی منی داوە کە ئەبێ هەم ئەو میلەتە هەم سکی تێر بێ و هەم سەری شێ پڕ بێ ئەو وەختە پەنا بۆ چەک ببات ئەو خۆی لە بەغا ئەژیا بۆ لەم ساڵانەی دوایی تەمەنیشیە هاتووە هاواری شەقڵاوە لەوێ شوێنی هەبوو لە دوایین سەفەریا کە دێت بۆ سلێمانی لێرە لە سلێمانی میوانداری ئەکرێ هەر لەو سەفەرە کۆچی دواییەکە لە دەی تەموزی 1948 و پاش کۆچی دواییشی
لە چلێشی گەورەی لە سلێمانیا بۆ کرێ و خۆشبەختانە خوا لە خۆش مامۆستا عەلاءالدین سەجادی هەموو وتار و قسەکانی ئەو چلەیەی لە دوو توێ کتێبەکە بە شێویشی سەربەخۆ لە چاپداوە.